بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. خۆمان بە خۆشحاڵە زانین کە ئەمڕۆژ با کۆمەڵێ بڕگۆ و بابەتی نەهاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بە شێوەیەکی ڕاستەوخۆ. هیوادارین هەمولایەکتان دەرساغ و تەندروست باش بن و هەمولایەکتان تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی ئێوەی ئازیز بێت. خۆشەویستان، لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر بابەتێکی گرنگ قسەکەین کە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر ژینگە و باز لە پیسبوونی ژینگە و هۆکارەکانی پیسبوونی ژینگە و باز لە جۆرەکانی دەکەین و لە هەمان کاتدا باز لەوە دەکەین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە لەسەر ژینگە بۆ پێی کە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەر وڵاتێکدا کە ئەم ڤایرۆسی تێدا بڵاو بوو و تێیدا دەرکەوت کۆمەڵێک ڕێکاری گیرایە بەر، کۆمەڵێک ڕێکاری و ڕێنمایی گیرایە بەر. یەکێک لەو ڕێکاریانەی کە لە بەشێکی وڵاتاندا پەیڕەوکرا ئەویش ئەوە بوو کە سەرجەم گەشتە ئاسمانی و دەریایی وشکانیەکانی تیادا ڕاگرت کە ئەمە بە شێوەیەک یاخود بڵێن بە قازانج و بە سوودی ژینگەدا شکایەوە. بۆیە لەم پرۆگرامەیە ئەمانوێ باز لەوە بکەین بزانین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند توانیوێتی ژینگە پاک بکاتەوانێ. دواتر لەگەڵ پسپۆڕێکی بواری ژینگەیە گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین. ئەمە تەوەری سەرەکی یاخود بابەتی سەرەکی پرۆگرامەکە بێت لەگەڵ کۆمەڵێک بڕگۆ بابەتی جۆراوجۆر. یەکەم بڕگەی پرۆگرامەکەشمان باسکردن ئەبێت لەسەر ئەوەی کە چۆن مناڵان لە کاتی مانەوەیاندا لە ماڵەوە چۆن کاتەکانیان بەسەر برن. بێگومان کە باز لە مانەوە ئەەکەی لە ماڵە تەنهامە بەسمان ئەم کاتی کەرەنتینەیە نییە، بە شێوەیەکی گشتی بۆ سەرجەم پشوەکان یاخود پشووی هاوین یا هەر پشوویەکی تر بێت کە مناڵان لە ماڵەوە ئەمێنەوانە چۆن کاتەکانیان بەڕێ بکەن. کۆمەڵێک یاری هەیە کە دایکان و باوکان یاخود گەورەکان دەتوانن لەگەڵ مناڵەکانیاندا ئەنجامی بکەن، ئەنجامی بدەن بۆ ئەوەی کە بە دوور بن لە سیرکردنی تیڤی و بەکارهێنانی ئایپاد و مۆبایل. بۆیە گرنگە دایکان و باوکان پابندی ئەوە بن کە ئەم یاریانە لەگەڵ مناڵەکانیانە ئەنجامن بۆ ئەوەی کە بە دوور بن لە بەکارهێنانی تەکنەلۆژیا. با بێکەوە بینەری بین کە دکتۆرە فریشتەکەوە لەگەڵ ئیرۆسی کوڕیدا ڤیدۆیەکی بۆ ئامادەکردن تایبەت بە یاریەکان. با پێکەوە بینەری بین. بەڕێزانم کاتتان باش. یاریکردن لەگەڵ مناڵەکانمان زۆر گرنگە. گرنگتریشە لە ئێستادا کە هەمومان لە ماڵەوەین و دەمانەوەیە بەرەنگاری ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە. گرنگترین پێنسوودی یاریکردن لەگەڵ مناڵەکانمان ئەمانن: یەک، لە هەموو یاری ئەلکترۆنیەکان و مۆبایلە زیرەکەکان و تابلێتەکان دوورەکەونەوە. هەرەما شەمانگەیانە بە سوودی دووهەم کە ئاڵوودە نەبوونە. ئاڵوودە نەبوون تەنها ئەوەنیە بە مادەیەکی زۆر خەتەر ئاڵوودە ببیت، ئەکرێ بە یاری ئەلکترۆنیەکانیش مناڵ ئاڵوودە ببێت یان تەنانەت گەورەش. خاڵی سێهەمەوەیە کە لە ڕێگەی یاریکردنەوە ئەو زۆرەی کە مناڵ هەیەی دەرەکرێت. خاڵی چوارەماوەیە کە لە ڕێگەی یاریکردنەوە دوایی مناڵ هیلاکە بێت و ئەتوانێت خەوێکی قوڵی هەبێت. خاڵی پێنجەمەوەیە کە لە ڕێگەی یاریکردنەوە مناڵەکانمان وەکو سەرچاوەیەکی سنووردانان سێرمان ناکەن، بەڵکو وەکو هاوڕێیەکی دەتوانێت سێرمان بکە و ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ هەموو ژیان. یاری یەکەم: بۆ یاریەکەم پێویستت بە کەماسیحەیەک خۆت و مناڵەکەت یان خۆت و مناڵەکانت ئەبێت. یاری دووهەم: پێویستە بە ماجیکێکە بێت لەگەڵ ئاو لەگەڵ قاپە.
یاری سێهەم سیارە خواردنە پێویستە بە تاکی گۆرەوێ بێت لەگە خۆت لەگە مناڵەکەت هەموو سیارانی وایە لە ماڵەوە بن بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و هاتوونەتە دەرێ ئێرە سیان خۆن. یاری چوارەم دروستکردنی زۆرترین چوارگۆشەیە بە حرفی یەکەمی خۆت یان مناڵەکەت هەر کامێکتان برتانەوە ئەتوانین پاداشتێکی بچووکی بێتە. یاری پێنجەم یاری جەدوەلی زەربە لەگەڵ مناڵەکەتایەتی پێویستی بە 2 ماجیک لەگەڵ 2 زارە بێت. یاری شەشەم شتکردنەوەیە ئەتوانی هەنێ وردەیاری مناڵەکەت کۆ بکەیتەوە و سەد لێبێنی یان پاکەتێ بێنی هەر میزێکی ماڵەکەت یان کەپڵێکی ماڵەکەت تۆزی گەورە بێت بەرزیەکەیتەوە لەلایەکەوە شتە وردەکان فڕانکەی ماڵەکە بێت هەروەک لە ڤیدیۆکەیانی
زۆر باشە بۆ مێشک و مناڵەکە تایە هەست بە کردنەوەکات جۆزەباتەوە هەستێنگەرێتە دەمی ئەو دەم چاوی تێکردێتی ئەیباتەوە و خۆی ئێخوات جۆز یەکێکان لە خواردنە خەرە بە سوودەکان بۆ مێشک و بێگومان بەرگری لە شیش جۆزیا دەکات کە ئێستا زۆر زۆرکەیتمان وایە؟ کردندا بێت ئازیزان نەورۆستان پیرۆز مرۆڤ شەش هەستی سەرەکی هەیە ترس یەکێکە لەو هەستانە هاوکات کە ترس هۆکاری مانەوە و لە ناو نەچوونمانە بەڵام ئەگە زاڵ نەبووین بەسەریا دەکرێت کاریگەری دژواری هەبێت یاری ئەمڕۆمان ناوی نێرگسی دەرونیە تا لە ڕێگەی هەناسەدانەوە گفتوگۆ لەگەڵ مێشکا بکرێت و نەترسین نێرگسی دەرونی هەر کاتی هەستت کرد بە هۆکاری جیاواز مناڵەکەت ئەترسێ ئەتوانیت تۆم دەستت بمکەین و داوای لێ بکەیت کە بۆنی وەکووا بێ نێرگسێک لە دەستی توایە و بۆنی بکات مامەکەت بژێنەرەوە بۆنی نێرگسەکە بکە و مامەکەت بژێنەرەوە نەورۆستان پیرۆز یاری نوێم پێویستە بە قەسەبێکە بێ لەگەڵ دوو قاپ لەگەڵ ئەم شۆکۆڵاتانە ئەگەر ئەم شکڵاتەشتانی نەبوو ئەتوانن نانی تیری لەتکەن وردی بکەن بۆی بتوان بە قەسەبەکە هەڵبی
بە ئومێدی ئەوەی کە سەرجەم دایکان و باوکان بتوانن ئەو یاریانە لەگەڵ مناڵەکانیان ئەنجام بدەن لە کاتی مانەوەی مناڵەکانیان لە ماڵەوەدا. خۆشەویستان، یەکێکی تر لە بڕگەکان یاخود ڤیددیۆیەکی ترمان ئامادەیە تایبەتە بە دایکان و باوکان. ڤیددیۆی پێشترمان تایبەت بوو بە مناڵان یاخود ئەو یارانی کە تایبەتە بە مناڵان، بەڵام لەم بەشەیە گفتوگۆکەین یاخود لەسەر ئەوە ڤیددیۆیەک ئامادەیە کە تایبەتە بە دایکان و باوکان کە دایکان و باوکان لە کاتی مانەوەیان لە ماڵدا چۆن کاتەکانیان بەسەر بەرن. با پێکەوە بینەری بین. هاوڕێیانی خۆشەویستم، کاتتان باش. دوای دابڕانێکی زۆر واجارێکی ترمێنەوە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست. تەمەنامە کرد کە لە دۆخێکی جیاوازترا بە دیداری ئەوەی بەڕێز و خۆشەویست شاد بمەوە، بەڵام بە ضرورم زانی هەنێ قسە و هەنێ گفتوگۆ بەیەکەوە بکەین لەسەر ئەم دۆخی کە تازە هاتۆتە ئاراوە و ئەوەی کە هەمومان بەدەست ڤایرۆسی کۆرۆنا و ئەناڵێنین و ئێستا کەرەنتینین و لە ماڵەوەین و جۆرێک لە دابڕانمان بۆ خۆمان دروست کرد بۆی خۆمان و خێزانەکانمان پارێزین. ئەوەی کە ئەمەوێت لێرە باسی بکەم دیسانەوە من باسی ئەوە ناکەم کە چۆن خۆمان پارێزین و چۆن خاوێنی خۆمان ڕابگرین. زۆر قسی لەسەر کراوە بە هەمان شێوە شەنێشتی پسپۆری هەیە کە ئەوە لایانی پەیوەندیداری ئەو کەسانی کە شارەزا و تایبەتمەندیان هەیەتوان باسی لەسەر بکەن. من ئەمێ لەلایەنە کۆمەڵاتیەکەوە هەنێ گفتوگۆتان بۆ بکەم. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی بێ بۆ ئێوە خۆشەویست. ئەوەی کە منەمێ باسی کەم ئەو ماوەی کە لە ماڵەوەین ئەوە تقریبان بۆ 3 هەفتە ئاچێت پێچە درێژتر بکرێتەوە چونکە ئەو سەرمان دیار نییە، نازانین تا ئاکێ ئەم وەزعەوە ئەبێت. ئەوەیە کە چۆن بتوانین ئیسیسماری ئەو وەختە بکەین کە لە ماڵەوەین، چۆن بتوانین کە سوودی لێ وەربگرین و لە بێزارەکانمان کەمتر بێتەوە. بەدەر لەوەی کە ئێمە کەسی گەورەین ئەتوانین جۆرێک هەزمی مۆزوعەکە بکەین تێبگەین لەوەی کە ضرورە ئێمە لە ماڵەوە بین و خۆمان پارێزین، بەڵام ئەی چۆن ئێمە کاریگەری لەسەر مناڵەکانمان دروست بکەین و تیان بگەینین کە چەند گرنگە خۆیان پارێزن و ئەمە لە ماڵەوە بوونە بە ئیرادەی ئێمە نییە ئەو مەجبورین کە تحملی بکەین تا ئەو کاتێک کە تەواو بێ. ئەو شتێک کە ئەمێ باسی بکەم لێرە ئەوەیە کە ئەو کاتێک کە لە ماڵەوە ئێمە بە تایبەتی ژنان بە هەمان شێوە تەمەن بۆ پیاوانیش زیاترە، بەڵام ژنان زۆر جار لە ڕووی تەرتیبکردنی ماڵ و ئیدارەکردنەوە ئیداریتن و منەظەمترن، بۆیە من ڕووی دەمم لەوانە زیاتر، بەڵام بێگومان بۆ پیاوانیش بە هەمان شێوە ئەتوانن ئیسیسماری کاتەکان زۆر بە شێوەیەکی باشتر بکەن و سوودێکی لێ ببینن کە دواتر پەشیمان نەبنەوە لەوەی کە ئەو هەموو کاتە زۆر لە ماڵەوە بوون و ناتوانن ئیسیسماری بکەن. کاتێکی زۆرمان هەیە لە ماڵەوە بە تایبەتی بۆ ئەو ژنانەی بۆ ئەو خانمانی بۆ ئەو کچانی کە فەرمانبەرن یان کارێکی خۆیان هەبوو یان کرێکارن لە دەرەوە ئیشیانە بۆ مامۆستا بوون، زۆربەی کات لە دەرەوەین کاتەکانمان زۆر کەمە بۆ ئەوی کە لە ماڵەوە بین دایمە ڕاکڕاکمانە ئیشی ماڵەکە بکە، بازار بکە، چێشت لێ بنێ، ئەگات لە مناڵەکە بێت جلب خەرغەسالەوە دەری بێنە. ئێستا تۆ کاتێکی زۆرت هەیە کە ئیسیسماری بکەی بەوەی کە ئیسفادە لە کاتەکە بکەی، هەم لە ڕووی ڕۆحیەوە بۆ خۆت کاتێکی ئینسان دابڕێ لە کۆمەلگا هەنێ بیرکردنەوە و بیرۆکەی سلبی و خراپ لە مێشکی ئەتوانێت دەری کات، بتوانێت بیرکردنەوەکانی ئیجابی بێت لە ڕووی ڕۆحیەوە خۆی تەنزیم کە کاتێکی ئەبێ بۆ تەئەمل ئەوە بێجگە لەوەی کە بتوانین ماڵەکە سەر لە نوێ تەنزیم بکەیتەوە. تەنزیم بکەوتەوە بۆ شەوەی کە بۆ نمونە تەرتیبکردنی کەنتۆرەکە، تەرتیبکردنی چەکمەجەکانت، بەتاڵکردنی تەلەفۆنەکە لە ڕەسم و شتی زیایە، خوێندنەوەی ئەگەر کتێبیش تااقەتت نەبوو بخوێنیتەوە، چکی من بۆ خۆمام زۆر جارکە کتێب بۆ ماوەیەکی دوور درێژەگرم بە دەستمەوە خەومیە زیاتر حەزم لەوەیە کە لەسەر تەلەفۆنەکە یان لەسەر کۆمپیوتەرێکشت بخوێنمەوە زیاتر، ئەتوان بابەتی جیا و گونجاو بخوێنەوە، توانی خۆت فێری زمانێک بکەی، گوێ لە گۆرانی بگرە و زۆر شتی تر تەنزیمی ژوورەکان بکەرەوە هەر ڕۆژی مادەم کاتت زۆرە پەلەپەل مەکە هەر ڕۆژی شوێنێک چاک بکەرەوە. ئەمە تەمەن بۆ پیاوانی ژوایە کە بێچکەلەوەی کە ئەتوانن خۆشیان بەم کارە هەستن، ئەتوانن لە کاتێکی تەرتیبکردنی ماڵەکە و تەنزیمکردنەوەی هاوکاری ژنەکانیان بن بۆ ژن و مێردەکان، بەڵام ئەمە بۆ کوڕێکی ژوایە کە یارمەتی دایکی بە، بۆ کچێکی ژوایە کە یارمەتی دایکی بە، بەم جۆر ئەتوانین ئیسفادە لەو کاتانە بکەین کە لە ماڵەوەین و بێزارێکانمان کەمتر بێتەوە. ئەم بێچکەلەوەی کە ئەو کاتێک کە لە ماڵەوەین کاتێکمانێ هاتێک کە زۆرترین کات لەگەڵ خێزانەکانمان بین، ئەوەی کە لە دەرەوە بوو کاتی نەبووە
زۆر لەگەڵ ماڵ مناڵەکەی دانیشە زۆر کاتی نەبوو لەگەڵ مێردەکەی دانیشە یان ئەو مەشغوڵ بووە لە دەرەوەیان ئەم لە ماڵەوە مەشغوڵ بوویان هەردووکیان کاریانە بۆ کاتێک کە هاتوونەتەوە ئەوەی کە نان خورا ئەوەی کە تۆزە دانیشتون بسەری ئەخبار و تەلەڤیزیۆن و کۆمپیوتەرەکانیان کردووە ئەوە کاتیان نەبوو بێکدا ئەشە کاتی ئەوەیە کە تۆ لە ڕوو ڕۆحیەوە لە خێزانەکەت نزیک بیتەوە لە مناڵەکانە نزیک بیتەوە باسی کۆنیان بۆ بکە ئەلبومە کۆنەکان دەربێنن بەیەکەوە سەیری بکەن زیکرەیاتی کۆنیان بگرن مناڵ زۆر ئیسفادا و زۆر حەزیشی لە چیرۆکی کۆنی دایک و باوکێتی کە گوێی لێبێ کە بۆیان باسەکات ئەو شتانی کە تۆ ئەتێبیگەێنی بە مناڵەکە لە ڕێگەی چیرۆکەکانتەوە ئەم ماوەی کە لە ماڵی هەوڵ بە هەمووی بگەێنیتە مناڵەکانت کچ و کەوڕە گەورەکانت گوێیان لێ بگرە با باسی لە ڕێگەی یاریکردنەوە شێر ئیستۆریەکانی خۆتان بکەن هەرێکی ئیستۆریەک باس بکەن تۆ ئەتوانی کاتێک کە چیرۆک بۆ مناڵەکە حتا گەرگەورە بێ مناڵەکەشە نێ مناڵەکە مناڵی بچکۆلە بێت 9 ساڵ و ئەوانە کڕوکچی گەورەشتە ڕێگەی گەرانەوەی چیرۆکانتەوە ئەتوانی هەنێ ئەرشادات و نەسیحەتیش بە مناڵەکانە بێ بۆیە من پێم وایە ئەمە کاتێکی زۆر گونجاوەکەی بتوانین بۆ جۆرە ئیسtismاری بکەین کۆتاشت ئەوەیە کە منەمێ باسی کەم ئەوەیە ئێمە لە ماڵەوەین کە لە ماڵەوەین بەرکەوتنمان زۆرترە بێت شەرنیە بۆ جۆرە هەموو کەسێک بتوانێت ئیسtismاری کە ئەم بەریەککەوتنە مەشاکل دروستەکات هەوڵ بین چۆن هەوڵ بین تەجەنوبی ئەمە بکەین هەوڵ بن لە دانیشتەکانتانە لە قسەکردنەکانە با کایکۆن بەبان نەکەین شتی کۆن مێنەوە پێشەوە باسی کە سوکاری یەکتری مەکەن باسی نوقسانی لە مەصرفکردن و تۆوات کرد و تۆوات نەکرد ئەوە مەکەن ئێستا کاتی ئەوە نییە ئێستا مرۆڤاتی لە ئەزمەیەکایە هەمومان لە ئەزمەیەکین ئەو سەرمان دیار نییە نازانین تێپەڕێنین ئیشەڵا بە هیوای ئەوەی کە هەمومان ئەم وەزعەت تێپەڕێنین و هەموو ساغ و سەلامەت بین بەڵام نازانین تێپەڕێنین بیر لەوە بکەنەوە کە تۆ چۆن ئەتوانیت ئەم وەزعە ببیتە چەترێک ئەگەر تۆ دایکی ئەگەر تۆ باوکی بیتە چەترێکی ئارام بۆ ماڵ و مناڵەکەت بپارێزی چکی تۆ ئەگەر باوکێکی ئارام نەبی دایکێکی ئارام نەبی ماڵ و مناڵەکەت بەگوێت ناکەن و خوان ناپارێزن و لە هەمان کاتە دایک ئەتوانێت قدوەیەکی زۆر باشی ڕێنوێنی کەر بێت بۆ مناڵەکانی چونکی هەمیشە دایک مهرەبانتر و بەسۆسترین مرۆڤە لەسەر ڕووی ئەرز ئەتوانێت بە دڵسۆزی و بە مهرەبانی خۆی هەوڵ باد مناڵەکانی بپارێزێ مێردەکەی بپارێزێ براکەی بپارێزێ کە سوکارەکەی پارێزێ ئەم کاتێک کە ئێمە لە ماڵەوەین بەشێکی زۆرمان لە ئیشدا بڕاوین فەرمانبەرین مامۆستایە هەنێک خاوەن کاری خۆیەتی ساڵۆنی هەبوو چێشتخانەی هەبوو کاری کردووە کرێکارە و هەتا دوایی ئەم ماوەی کە لە ماڵە بین نازانین موسیری معاشەکە چی لێیە ئەوانەی کە ئیشیان کرد بێگومان ئیشەکانیانەوە سێ و لە عین کاتا بێ کرێبنەوە کۆمەڵە مەسئولیەتیان لەسەر شانە بۆی ئەمە بکەین و ئەو سەریشمان لێ دیار نییە ئێمە چۆن بتوانین ئەوەی کە پێمانە ئەو پارەی کە پێمانە یان ئەو خواردانەی کە لە ماڵەوە هەمانە زۆرترین کات بەشمان بکاتیان بتوانین خەزینی زیاترمان هەبێ ئەوش ئەوەیە کە بتوانین دەست بە خواردنەوە بگرین زیادە مەصرفی نەکەین زیادە ڕۆیی نەکەین لە خواردندا خواردن بە فیرۆنەین ئەو شتانی کە هەمانە بە فیرۆینین ئەو خواردن و زەخیرە و شتانەی مادەم لە ماڵەوەین کاتمان هەیە ئەو نە لێبرین کە بەشمانەکات خواردن نەخینە تەنەکەی خۆڵەکەوە ئەمە هەنگاوێکە کە ئەسڵەن هەنێ وڵات لە دنیاە بە سەقافەت لەلایەن بەڵام ئێمە بە تەبیعەتی حاڵ شارەوانەکان شایەتی ئەوەن کە ڕۆژانە چەنەها تەن خواردن کراوەتە زبڵخانەکانەوە هەم لە مەطعەمەکان هەم خواردنی ماڵان بۆیە زۆر گرنگە ئێمە ئەمە بکەیت نەخاڵی وەرچەرخاندنەوەی کە چۆن بتوانین دەست بە خواردنەوە بگرین چ بتوانین زیادە ڕۆیی نەکەین یەکێکی لە خاڵەکان کە گرنگە بەلامەوە باسی بکەم بەڕاستی ئەوەیە کە ئەمەوەی کە لە ماڵەوەی بە حکمەوەی کە زۆر قسە لەسەر پاک و تەمیزی و لەسەر بەکارهێنانی و عقەمات و ئاناکرێ ژنان لە ماڵەوە زیاد لە پێویست معقەمات و مادەی پاکشکەرەوە بەکارێنن کە ئەسڵەن ئەم مادە پاکشکەرەوانە خۆیان مسەرتانن بەشێکی زۆریان زیاد بەکارهێنانیان کاریگەری زۆر سلبی ئەبێ لەسەر قوڕگ و دەم و لوت و سەحەتی هەر کەسێک کە بەکاری هێنێ بەژن و بە پیاوە بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین لەوەش زیادە ڕۆیی نەکەین تۆ لە ماڵەوەی ماڵەکەت پاکە ئەوەی کە پێویستە کات ئاگاد لە پاکوتەمیزی و چوونە دەرەوە و هاتن و شتنەوەی ئەو کەلوپەلانە بێت کایەتە ماڵەوە بە تایبەتی خواردن و سەوزە و میوە ئەوە پێویست ناکات و ئەوە معقەم و فاست و فلاش ئەوان لە ماڵەکە تا بڕژی بۆ ئەوەی زەرە لە سەحەتی خۆت و لە ماڵ و مناڵیشت نەیت و لە هەمان کاتی شاوکوتم زیادەڕۆیەکی زیایەیە کە پێویست ناکە بەو جۆرە ئێمە زیادەڕۆی لە بەکارهێنانیان بکەین. خەڵێکی تر ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین ئەگەر ئەتوانین ڕاستە حملەیە کراوە بەشێک لە دەوڵەمەنەکانی شار بەشێک لە دەوڵەمەنەکانی هەرێمی کوردستان ڕایان گەیاندووە کە سەلەی خواردن ئەنێرن بۆ ئەو ماڵانی کە پێویستیان پێیەتی و احتیمادیان لەسەر
ئیشی ڕۆژانە بوو ئێستا ئەوان دەست ناکەوێت بەڵام ئەمە معنای ئەوە ناگەێنە کە ئەگەر ئێمەمانان بتوانین دەستگیرۆی خەڵک بکەین لە شوێنی خۆمانەوە جێ دەستمان دیار بێ بتوانین هاوکاری ئەو خێزانە نەبکەین کە ئەزانین کە پێویستیان پێیاتی لەبەرەوەی مەرجنی ئەو حملانەی کە کراوە دەستیان بگاتە هەموو کونجوکە کە لە بەرێک و بەرجیژنی ئەو خێزانانەی کە پێویستیان بە یارمەتیە ئاگایان لەو حملانە بێکاکرا بۆ ئەگەر بتوانین لە ڕێگەی خۆمانەوە هاوکاری پێشکەش بکەین کارێکی زۆر باشە بێت. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵدا و دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاوبەوە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەست نەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ ئازیزان ئێستاش ڕێپۆرتاژێکمان ئامادەیە لەسەر پێنجێن لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا کە هاوکارمان عەبدوڵڵا غەریب بۆی ئامادەکردوین. با پێکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا و نزیکبوونەوەی لە هەرێمی کوردستان و بە تایبەت دوای دەرکەوتن و توشبوونی هاوڵاتیان لە وڵاتی ئێران کە هاوسنورە لەگەڵ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، ئیدارەی پارێزگاکان و قەزاکانی ڕاستپارت با دروستکردنی لیژنەیەکی تایبەت بە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. لە قەزای پێنجۆنیش لیژنەیەک بە سەرپەرشتی قایمقامی قەزاکە و سەرجەم لایەنە پەیوەنددارەکانی وەک ئاسایش و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پاسەوانی سنوور و هاتوچۆ و تەندروستی و ڤێتەنەری و شارەوانی پێکێنرا. ئێمە ژۆ کوێداری قەزای پێنجوێن بە حکمیەوەی کە منتیقەیەکی مەرزیەوە نزیکەی 150 کیلۆمەترمان لەگەڵ سنووری ئێرانە هەیە. ئەمە وای کرد کە پێنجوێن زۆنێک بێت کە بە زۆنی مەترسی دیاری بکرێەوە ئیجراتەکان لە پێنجوێن لە چاوشوێنەکانی کۆڤید جوود دەست پێ بکەین و سەرچاوی مەترسیە بۆ هەرێمی کوردستان. هەرچەند سوپاس بخوا تا ئێستا خی گەورە پاراستوینی هیچ حاڵەتێک لە سنوورەکەمانە تۆمار نەکراوە. هۆبی خۆپاراستنی تەندروستی پێنجێن کە ئیشکارەکان لە نەخۆشخانەی پێنجێنە بەڕێکات هەر لە سەرەتای دروستبوونی پەتاکەوە ئێمە زیاتر ناو بازارەکان گەڕین ئەو شوێنانێکەوە خەڵک زۆر هاتوچوویەکەن و قەرباڵختی دروستە بێت ڕێنماییمان بەواندا کە چۆن بتوان خۆیان پارێزن چۆن بتوان هاوڵەکان پارێزن. لە چوارچێوەی هەڵمەتەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەرتی تەندروستی پێنجوێن 5 تیمان پێکێناوە کە ئەم تیمانە هەنێکی لە ناو پێنجوێن کار دەکەن و تیمێکی تایبەتمان هەیە بە مەرزی نەودەوڵەتی باشماخ و ئەم تیمانەی شەکانیان جیاکراوەتەوە بە شێوەیە کەرێک و کاری خۆیەکات
و خۆشببختانەتانی ماناکە لە ڕێگەی ئەم تیمانەوە ڕێگریکەین لە بڵاوبوونەوەی یان دروستبوونی هەر حاڵەتێکی گوماناوی لە پێنجوێن کە بێتە هۆی درست و تڵڕاوکێ لەناو هاوڵاتیانە و خۆشببختانە توانم بڵێم تا ئەم حاڵەتی ئێستا هیچ حاڵەتێکی پۆزتیڤمانە لە پێنجوێنە تەنها حاڵەتە نەبێت کە لە ڕێگەی کەرەنتینە کراوە لە سلێمانی دیاریکرا نەخۆشەکەی و کاری پێویستی بۆ کراوە ئێستش چاک بووەتەوە. تیمی ترمان هەیە بەڕاستی کە ئێمە لە ئەگەر ئەم زۆرفە درێژە بکێشێت تیمێکی تایبەتمانە بێ بەوەی کە نەک بۆ ڕوبەڕووبنەوەی کۆرۆنا تیمێکی چارەسەری پزیشکی ئەگەرم حاڵەتە درێژخایەن بێت توانم لە تامانگی 5-6 بەردەوام بێ تیمێکی پزیشکی دروستەکەین بە سەردانی هەموو ئەو نەخۆشخانەی کە لە ماڵەوە توانای سەردانیکردنی نەخۆشخانەیان نییە ئەم تیمە پێگەی لە پزیشک و کارمەند و ئەمبیڵانس و هەموو ئەو شتانی کە نەخۆشەکە پێویستی پێێتی. پابندبوونمان وەکو لیژناو بەشکانی قایمقامەتی قەزای پێنجوێن سەبارەت بە بەیانی ژمارە 23 و 24 ساڵی 2020 وەزارەتی ناوخۆ تایبەت بە ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ تیمەکەمان بە هاوبەشی لەگەڵ برادرانی بەرگری فریاکەوتنی پێنجوێن سەرجەم چالاکیەکەمان بەردەوام کردووە سەردانی ناوبازاڕ و شوێنە گشتەکانمان کردووە کە تا بتوانین بە ئەم بارودۆخە ناهەموارە کە هەموو جیهانی سەرقاڵ کردووە بەخۆیەوە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەم بارودۆخە بەڕێبێت. تا ئێستا زیاتر لە 3 جار تەواوی ناوپێنجوێن دەرمان ڕێژ کراوە ئەو دام و دەستگایانەی کە بەرکەوتنیان لەسرە دەرمان ڕێژ کراون و لەسەر کارەکانمان بەردەوامین تا ئێستا و هەر شوێنێک پێویستی بە هاوکاری ئێمە بێت بە دەرمان ڕشتن بە هەر شوێنە بێت چون بەدەمیانەوە هاوکاریمان کردوون و لە ئێزال هەتا ئێستاش بەردەوامی لەسەر کارەکانمان بە شێوکی ڕێکوپێک هیوادارم بتوانین لەو ئاستابین کە هاوڵاتیانی شارەکەمان بپارێزین و تەنها داواشم لە هاوڵاتیان ئەوانەیە ئەوەیە هاوڵاتیانی بەڕێز تکایە هاوکارمان بن کارێکی وا بکەن کەوا بتوانین بە کەمترین زەرەر لەم نەخۆشیە لەم پەتا جیهانی ڕزگارمان بێت ئینشەڵڵا. ئەوەی پەیوەندی بە سنوورێ پاسەوانی سنوور هەوڵی ئاوەڕێگری کات بە سوپاسەوە بە ڕێبەرایەتی ئاودانکردنەوەی پارێزگای سلێمانی ئامێری بۆ دابین کردوین کە ئەمانە کاری لەسەرکردن هەموو ڕێگە قاچاخانە لە سنوورەکە بیگرین ئەم مەترسیە وای کرد تیمەکانی حکوومەتی هەرێم هەمومان یەک دەست بین و هاوڵاتیان بە سوپاسەوە زۆر هاوکارمان بوون هاوڵاتیانی سنووری قەزای پێنجوێن چونکە قەزای پێنجوێن سەرەڕای مەترسیەکەی سنووریشی فراوانی هەیە بەڕاستی ئەگەر هاوڵاتیانی سنووری قەزاکە چ نشینان چه شارنشینان هاوکاری تیمەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەبوونە بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێستا ئەیبینین بە دەست نەئاهاو کە ئەمە جێگەی سوپاس و پێزانینە خۆی پشکنینەکە لە ناو نەخۆشخانەی گشتی پێنجوێن نادرێ بەداخەوە ئامێرەکە خۆمان هەمان ئەزانین کە ئامێرە ئامێرێکی گرانبەهایە و دەگمەنە تەنها لە سلێمانیە هەیە لە حاڵەتی ئێستاە بەڵام ئێمە نمونیان لێوەرەگرین ئەو حاڵەتانی کە مەشبوو هەنیان گومان لێکراون نمونیان لێوەرەگرین نەخۆشخانەی گشتی پێنجوێن لە ڕێگەی تیمی فیکسی تایبەتی نەخۆشخانەوە نمونونەکان ئەنێرین بۆ سلێمانی لە ماوەی 48 سعاتە ئەنجامەکەی دەرەچێت ئەگەر ئەنجامەکەی نەگەتیڤ بوو ئەنێرینەوە ماڵەوە و تا ئێستا پۆزتیڤمان نەبووە تا بتوانین ینی ئیشی تایبەت بکەین بۆوانی کە پۆزتیڤن. لیژنەکەی ئێمە تەمان وەکو باسم کرد بە بۆنێ ئەم نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە زیاتر ینی چالاکیەکانمان بەردەوام کردووە لە ئەنجامی ئەم چالاکیەکانە لە کۆی سێمانی ڕابردوو تا زیاتر لە 170 ئاگاداری وسوڵەی سەرپێچیمان هەبووە بۆ سەرجەم ئەوانەی کە سەرپێچیان کردووە سەرجەم دوکانەکان بە زۆری کە سۆفەرمارکێت و مینیمارکێتەکان بوون. لە دەواازەی نێودوڵەتی باشماخیش لە بەرواری بیسی دووەوە تیمێکی تەندروستی بە 24 کاتژمێری جێگیرکران و پشکنینیان بۆ سەرجەم ئەو هاوڵاتیانە دەکرد کە لە وڵاتی ئێران و وڵاتانی ترەوە دەگەڕانەوە ناو هەرێمی کوردستان. لە ڕووی بازرگانیشەوە چەند بڕیارێکی نوێ دەرکرد با مەبەستی ئەوەی ئاڵوگۆڕە بازرگانیەکان بەردەوامیان هەبێت. دەواازەی نێودوڵەتی باشماخ کە هاوسنوورە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و سەربا قەزای پێنجوێنە لە ئێستادا لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە لەم خاڵە سنووریەش سەرجەم ڕێکارە تەندروستی و خۆپارێزەکان گیراونەتە بەر بۆیە ئاڵ و گۆڕە بازرگانیەکان بەردەوامیان هەیە با شێوازێکی نوێ و میکانیزمێکی تازەتر کە خۆی لە هێنانی کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان دەبینێتەوە. هەروک خۆتان نەزان ئێمە ڕۆژانە چەندین شۆفێرمان هەیە کە بار هەڵگریان پێ و چەند پێداویستەکانی هەرێمی کوردستان ئەهێنن و ئەیگەن هەرێمی کوردستان
ئەوەی کە تا ئێستا ئەو ڕێکارانەی کە ژیراوەتە بەر لە دوای دروستبوونی ئەم بارودۆخەوە بریتە لەوەی کە ئێمە هەموو ئەو ئۆتۆمبیلانەی کەیەن لەگەڵ سەرنشینی ئۆتۆمبیلەکان واتە شۆفێرەکە هەمویانە بێ بە شێوازێکی گشتی پاکش بکرێنەوە و تعقیم بکرێن کەەوە تقریبا نزیکی دەڕۆژ بۆ 15 ڕۆژ زیادە دەستمان بۆ کارە کردووە. جگەلەوەی کە ئەمە سەرنشینەکان واتە شۆفێرەکان پێویستە پشکنی تەندروستی سەرەتاییان بۆ بکرێ و ئەوان بەڵگەناممان بۆ بێن لە تەندروستیەوە کە هیچ گرفتێکی تەندروستیان نییە. دواتر ئێمە کەلوپەلەکە ئەگەر پێویستی بە پشکنین بێ بێگومانش کە پێویستی پێتی چکە وەکو بۆم باسکردن لە ئێستا زیاتری ئەو کەلوپەل و پێداویستیانێت کە پێداویستی ڕۆژانەی خەڵکن یانێرین بۆ پشکنین لە دوای ئەوەی پشکنینی کەلوپەلەکە دەرئەچێت جا ئەم پشکنینە لە 24 ساعت تا 72 ساعت هەیە ئەمێنێتەوە لە دوایەوەی کە پشکنینەکەی دەرچوو ئەو کاتە ئێمە ڕێکاری گومرجی لەگەڵ ئاگرینە بەر و ئەوانەی کە لە ئۆتۆمبیلی عێراقیان ڕێگەیان پێ ئەدەین پشکنە ناو هەرێمی کوردستان بەنسبەت کەلوپەل و کاڵایەکیش کە لە ئۆتۆمبیلی ئێرانیایەت بێگومان لە دوایەوەی کە پشکنین بۆ شۆفێرە ئێرانێکە ئەکرێەوە لە دوایەوەی کە پشکنین بۆ کەلوپەلەکە ئەکرێ و ئەوانیش بە هەمان شێوە هەم بار هەڵگرەکە و هەم شۆفێرەکە پاکەژەکرێنەوە و تعقیمەکرێن ئێمە ڕێکاری گومرجیان بۆ ئەنجامین و لە دوای ئەوە ئەنکەینە ئۆتۆمبیلی عێراقیەوە هەر لێرە سیارە بە سیاری پێ دێ ئۆتۆمبیلی عێراقی و ڕێگان نەدرێ بچنە هەرێمی کوردستانەوە واتە لە ئێستا ڕێگە بە هیچ شۆفێرێک نادرێ بچێتە هەرێمی کوردستانەوە ئەوانەی کە ئێرانی بەڕاستی ڕێگیر بین لە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان هەرزوو بە زووی تیمێکی تەندروستی ناو باشماخ جێگیر کرا لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان بۆ پشکنینی هەموو ئەو هەوڵاتیانەی کە گەڕاونەتەوە لە کۆماری ئیسلامی ئێران بار هۆکارێک سەردانی ئەویان کردوێ ئەوە بوو لە 2369 گەشتیاری ئێمە لە کۆماری ئیسلامی ئێران گەڕایەوە هەر هەمووی کەرانتینە کران و فەحسی ئەویان بۆ کرا کە هەڵگری و ڤایرۆسی کۆرۆنا نەبن. ئێمە وەکو شۆفێرانی مەرزی نێودەوڵەتی باشماخ تا حدێک پابندین بە ڕێنمایەکانەوە وەکو دەمامک و دەستکێش بەکاری ئەهێنین کە چینە خاکی ئێران و بەرکەوتنمان کەمە زیاتر خۆمانە پارێزین کەینەوە ئەم بەرەو دەرمان ڕێژەکرێ سیارەکانمانەوە زایدەن خۆشمان ئێمە تا حدێکی زۆر باش پابندین بەڵام یەک داواکاریمان هەیە لە بەڕێز کاگلیوا مەریوان کە دکتۆرەکانمان کەمە ئێمە لێرە قەرەباڵخێکی زۆر دروست ئەبێ هیوادارین دکتۆرەکانمان بۆ زیاکە بۆ ئەوەی زوو بەڕێ بکرێن. ئێمە وەکو شۆفێرانی باشماخ ئەوەتەی ئەم نەخۆشی کورەراقەیە بووە ئامەدین بە ڕێمایەکانەوە بە دەستکێش بە دامامەگە بە جلی تایبەت ئەچینە ئەو بەرۆ ئێمە لەگەڵ سایەخی ئێرانی پیلەوەر و کرێکارە تێکەڵە بین کە یینە ئەم بەرۆ فەحسمان دەکەن سیارەکان دەرمان دەکەن هەروەها خۆشمان دەرمان دەکەن جلی تایبەتیش لەبەرەکەین و خۆمان ئەپارێزین بەس ئەوەی هاتیە ئێمە یینە ئەم بەرۆ لەم بەرۆ زەراعەکە زۆر قەڵەباڵەکە جاروایە هەزار سەرەکەین بە یەکە شەو ڕۆژێکمان پێشی ئێمە لێرە وڵای دکتۆری ترمان بۆ بنێر نوزوو لە زەراعەکە نەجاتمان بێ بە ئەم قەڵەباڵەکە دروست نەبێ و هەموو مەسەر نەکەین بە یەکە ئێمە ئەو شتانە وڵا هەڵمیوەیە سەوزەواتە ئیسەم بۆ نمونە خۆم پرتەقاڵە با کردووە. دوا بەدوای ئەوەی کە بڕیار دەرچوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەبارەت بەم بارودۆخی کەوا ئێستا سەرجەم کوردستان و وڵاتانی گرتوتەوانێ بەهۆی نەخۆشی کۆرۆناوە سەرجەم هێزەکان کەوتنە حاڵەتی ئامادەباشیەوە یەکێ لەو هێزانە هاتوچۆشی گرتەوە ئێمە ژۆکو بەڕێوەلایەتی هاتچۆی پێنجێت سەرجەم کارمەندەکانمان کەوتە حاڵەتی ئامادەباشیەوە لە یەکەم ڕۆژی دەستپێکی قەدەغی هاتچۆوە و بە تایبەتی ئەم 48 کاتژمێرە چەندین ڕێوشێنمان گرتوۆتە بەر لە چەندین شوێن مەفرەزەکانمان بە هاوبەشی لەگەڵ برایانی ئاسایش و پۆلیس و هێزی بەرگری سەرجەم و هێزانی ترکەوە ئامادەیان هەیە لە ناو شارۆچکەی پێنجیرە ئامادەیمان دەست پێ کردووە و لە هەمان کاتە لێپرسینەوەی تاواتیمان کردووە لەوانێکەوە سەرپێچی ئەنجامەدەن و گۆڕایاڵی ڕێنمایەکان نابن بەڵام بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی شاری پێنجوێن سەرجەم ڕێنمایەکانیان جێبەجێ کردووە لە هەر شوێنێکی شەبێ هەندێک جار کەسانێک کە سەرپێچی
یاسا و ڕێنمایەکانەکەن ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە بەراورد بە و دانیشتوانی شارۆچکەی پێنجێن و ئێمە هەر فەرمان و ڕێنمایە کە دەربچێ لەسەر و خۆمانەوە بە تاواتی جێبەجێیەکەین و لێرەشەوەمەوێ دەستخۆشی لە سەرجەم هێزەکان بکەم و سپاسی خۆم بگەێنمە سەرجەم دانیشتوانی شاری پێنجێن کەوا گوێڕایال بوون و بەهۆی ئەوەی کەوا چەند ناڕەحەتیش بوون کە لە ماڵەکانیان ماو نەتوانێت بەڵام ئەمەش بۆ تەندروستی خۆیانە زۆر سپاسیانین کەوا بە تەواتی هاوکارمان بوون و سپاسی ئەو برا بە ڕێزانە شەکەین کەوا هەستاون بە دابینکردنی خۆراکی ڕۆژانە بۆ سەرجەم هێزەکانی قەزای پێنجێن لەم چەند ڕۆژەدا کەوا لە ئەرک و ماندوو بوونابوون دەستخۆشیان لە یەکەی نمونەیان زۆر بێت. ئێمە وەک هێزەکانی ئاسایش چۆن لە هەموو کاتەکانە توانیمانە ئەمنیەتی هاوڵاتیانی خۆمان بپارێزین وەک یاریدەدرێتی ئاسایشی پێنجێن بە هاوکاری سەرجەم هێزەکانی ناوخۆتی مەکانی تەندروستی و بە سەرپەرشتی بەڕێز قایمقامی قەزای پێنجێن بەردەوام لە ئەرکداین بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیانی خۆشەویستمان و زۆر سپاسی هاوڵاتیانی پێنجێن دەکەین کە هاوکارمان بوون لەم کاتە هەسیارەدا و داواکارم هاوڵاتیان هاوکاری زیاترمان بکەن. تیمەمان کە لەسەر لە مەرزی نێودەوڵەتی باشماق پشکنینەکە بۆ شۆفێر و بۆ هاوڵاتیان هەتا ئێستا بە کۆی ڕێژەکە نزیکەی 23,700 هاوڵاتی بە شۆفێر و بەوانەی کە گەڕاونەتەوە بە شۆفێری ئێرانی و پشکنینیان بۆ کراوە. نزیکەی هەتا 16 مانگ وەستانی هاوڵاتی لە وڵاتی ئێرانەوە کە بگەڕێنەوە هەرێمی کوردستان ڕاگیراوە 2369 هاوڵاتی پشکنینیان بۆ کراوە. نزیکەی 21,400 شۆفێر بە شۆفێری ئێرانی و بە شۆفێری عراقیەوە کاشنە مەرزی باشماق لەو بەرەوە لە حدودی ئێران باریان نووە گەڕێنەوە پشکنینیان بۆ کراوە لەلایەن تیمە تەندروستیەکانەوە و لەم عەدەدانەی کە پشکنینیان بۆ کراوە لەم هاوڵاتیانە لەم شۆفێرانە چەند کەسێکی گوماندێکراو هەبووە کە لیویا دەست بەسەر کراون و بە ئیسحاق ڕەوانەی سلێمانیمان کردوون بۆ پشکنین و بۆ کەرنتینە. قسەمان لە هاوڵاتیانی خۆشەویستی سنووری قەزای پێنجێن ئەوە بێت ئێمە میجراتاناکەین میجراتێکی دڵخوازی خۆمانیە بارودۆخێکی تەندروستی هاتوۆتە پێشەوە و لە سەروی هەموو ئیرادەکانی مەسەلەن ئینسانەکانەوەی کە هەموو لەم گیری خواردووە بەدەستەوە بەڵام هەموو خەمی تەندروستی و وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان ئەوەیە خەڵک بپارێزین و خۆمان بپارێزین بۆیە وەکو داوای لێبوردنیان لەیەکەن لە ئیجراتانی کە کردومانە بەرامبەریان کە ئیجراتێ بووە ئەسانین دڵنیان ناڕەحەتی بۆ دروستکردن و سەرچاوی ژیانی خۆیان و خانەوادیان لەسەر و کار و کەسابەتە بۆ کردویانە ئێمە وامان کردووەمان ئێستا کەسابەتەکان لەدەستداوە بەڵام دڵنیامەوە ئەم بارودۆخە سەختە تێپەڕێنین چونکە ئێمە هەر لەم شارەی خۆمانە بارودۆخی زۆر لەوە سەختتر لە ڕووی ئابووری و تێمان پەڕاندووە لە ڕووی ئەمنیەوە لە شەڕەکانی ڕابردووە تێمان پەڕاندووە دڵنیایشم ئەمە تێپەڕێنین بەڵام ئەبێ هەمومان ئارام بین و هەمووشمان بە یەکەوە یەکدەست هاوکار بین بۆ سەرخستنی مەسەلەن ئەو پرۆسەی خۆپارێزی کە هەیە لە سنووری قەزاکمان و لە هەرێمی کوردستانە چونکە ئێستا وجێی دڵخۆشیە حکوومەتی هەرێم زۆر جدیە لەم مەوزوعەوە حکوومەتی محەلی پارێزگای ئیجتیماعی زۆر جدیە لەم مەوزوعە هەموو یەکتیم کارەکە بەبێ جیاوازی هاوڵاتیانیش بە سوپاسەوە بوون بە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان.
بە درێژایی 150 کیلۆمەتر سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندایە. دەواازەیەکی نێودەوڵەتی و مەرزێکی نیمچە فەرمیشی هەیە. با درێژایی و 150 کیلۆمەترە چەندین ڕێگای لاوەکی و ناسایی بوونیان هەیە. بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان لە پاشەوەی وەزارەتی تەندروستی بڕیاری دەرکرد کە ئەو هاوڵاتیانەی لە وڵاتی ئێران دەگەڕێنەوە دەبێت بۆ ماوەی 14 ڕۆژ کەرنتین بکرێت. هەوڵیان داوە بەو ڕێگا نایاسایانە بێنەوە ناو هەرێمی کوردستان. بەڵام لەلایەن دیژنەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای پێنجێن و بە هاوکاری هاوڵاتیان توانرا ڕێگری بکرێت بە هاتنەناوەی هاوڵاتیان و کەسانی نەناسراو بۆ هەرێمی کوردستان و سنوورەکە. عەبدوڵڵا غەریب، کەناڵی گەلی کوردستان، پێنجێن. بەڵێ خۆشەویستان، ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکەمانە و وەکو پێشتریش ئاماژەم پێکرد گفتوگۆکەین لەسەر پیسبوونی ژینگە و باز لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە دەکەین و لە هەمان کادا بازەوە دەکەین کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژینگە چی بووە بۆ پێیکە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەشێکی زۆر لە وڵاتان یاخود ئەو وڵاتانەی کە ڤایرۆسەکەی تیادا بڵاوبووانێت چەند ڕێکاری و ڕێنماییەکیان گرتە بەر کە بەشێک لە وڵاتان ئەو ڕێکاریان گرتە بەر کە سەرجەم گەشتە ئاسمانی و گەشتە دەریای و گەشتی وشکانی یاخود بڵێن کارکردنی لە کارگەکانان ڕاگرت کە ئەمەش بە سوود و قازان جێکشکایەوە بۆ ژینگە. بۆیە لەم پرۆگرامە ئەمانەیە باز دەکەین بزانین ڤایرۆسی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبوو لەسەر پاکبوونەوەی ژینگە و شارەزایانی بواری ژینگە باز لەوە دەکەن کە مەترسیەکانی پیسبوونی ژینگە خراپترە لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا و باز لەوە دەکەن کە ڤایرۆسی کۆرۆنا وەکو دیاردەیەکی سروشتی پەیدا بووە بۆ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا پەیدا بووە بۆی کە بتوانێت ڕێگری بکات لەو دەستدرێژیانەی کە مرۆڤ دەیکاتە سەر ژینگە و سنوورێکیان بۆ دابنێت بۆ ئەوی کە بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیەوە. ئەمڕۆ میانداری بەڕێز دکتۆر ساڵح نەجیبمان کردو کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و پسپۆری بواری ژینگەن. دکتۆر یان سڵاو لێ بێ و بەیانیت باش. سڵاو لە بەڕێزتان و بەیانتان باش. زۆر سپاس بۆ ئامادەبوون. دکتۆر پێشەی کە بچینە سەر باسی پیسبوونی ژینگە پێم وابێت چەند زانیاریەک یاخود چەند بابەتێک لەسەر ڤایرۆسی کۆرۆنا هەیە پێم خۆشە باسێکیەوە بکەین دواترە چینە سەر پیسبوونی ژینگە. دەستی خۆش بێت. سەرەتا حەزەکەم بۆ بینەری خۆشەویست، یعنی من هەندێک زانیاری هەیە کە ڕەنگە هەتا ئێستا پێی ئاشنا نەبوو بێتن دەربارەی ڤایرۆسەکە. ینی ڤایرۆس بە شێوەیەکی گشتی ئەبێ ئێمە ئەو ڕاستی بزانین کە بە 3 دۆخ بوونی ئەبێت. بە 3 دۆخ. بە دۆخی زیندوی ئەو کاتێک کە تێکەڵ بە خانەکانی جەستی مرۆڤوە تر هەر خانەیەک بێت. بە دۆخی نازیندویی کاڵێن نازیندوی یعنی نەمردووە، نازیندووە بەڵام لە دەرەوەیە، چاوەڕێی هەلو دەرفەتێکە، دەرفەت قۆزێتەوە، یعنی بچێتە ناو خانەی بوونەوەرێکەوە تاوەکو کاری دژواری خۆی بکە. و دۆخی سێهەم دۆخی لە ناوچووی ناوچووی یعنی کە لە ناوچوو ئیتر خەڵک ئەتوانێت بەڵێن ئاسوودە بێت لە مەترسی ئەم ڤایرۆسە کەواتە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ لانەکان کە ئەبێ بیزان چکە خۆی ڤایرۆس پێناسەکەی وایە کە بابلێن سنوورێکە لە بینی دۆخی ینی زیندوو لەگەڵ دۆخی نازیندوی، بەڵام دۆخی نازیندوی مەبەست لێ نییە کە مە کۆتایی پێ هاتوو ینی مەترسی دروست ناکات. ئەبێ ئێمە ئەو ڕاستێ بزانین، ئەبێت تۆ فاکتەرێکی دەرەکی ئیتر مادەیەکی ماویە گەرمیە هەت فاکتەرێکت بیت لە ناوی بریت بۆی کە جارێژکە لە دۆخە نازیندوەکەیەوە نە تێکەڵ بە جەستە نەبێت. ئەجا هەر لەبەر ئەو هۆکارەشە ئەم ڤایرۆسە بە تایبەتی لەو کاتانەی کە هەناسەی نەخۆشەکان ئەیرێت، هەناسەی نەخۆشەکان ئێرێت ئەگەر هات ئەو جێگەی کە ئەم نەخۆشانەی لێیە، ئەم ڤایرۆسە وەکو ڕاستێکی تر وەکو زانستی بڵێن زانیاریەکی تر سەبارەت بەم ڤایرۆسە، دوای ئەوەی کە من بە دواچوونم کرد لەسەر قەبارەکەی بیندرا، یعنی بە پێی سەرچاوەکان ئەڵێن 26 بۆ 34 کیلۆ بیسە. کاتێککە من ئەمەم کرد بە مایکرۆمیتر، چکە من ئەزانم هەوا چێ قەبارەیەک لە تەنۆچکە ئەتوانێت بجوێزێتەوە و هەڵگرێت. هەوا ئەتوانێت هەتا قەبارەی دە مایکرۆمیتر تەنۆچکەیترە و تەنۆچکەی پێکاتێکی زیندوو بێ یان نازیندوو بێ هەڵیگرێت. باشە کەواتە هەوا ئەتوانێت ڤایرۆسی کۆرۆنا بگوازێتەوە؟ بەڵێ هەوا ئەتوانێت. ئەنجا
ئەم ڤایرۆسە قەبارەکەی لە ئاستی ئەو سنوورایە یعنی دو سنووری دە مایکرۆمیترە ینی کە حساب بۆ کرد لە بینی 8 بۆ 10 مایکرۆمیتر دەرەچێت و 8 بۆ 10 مایکرۆمیتر و نیو ئەمە هەوا ئەتوانێت بۆ مەودای کەم بۆ چەند مترێک بیگوێزێتەوە. دیاریکراونیە مەترەکەی چەند مەترێتوانێت یعنی بۆ چەند مترێک کێتە سەر جوڵەی هەوا ئەگە جوڵەی هەوا ئەکرێت ئەم ڤایرۆسە بۆ چەند مترێک زیاتر بڕوە. مانەوەکەی چەند ئەمێنێتەوە لە مانەوەکەی ئەتوانێت بە هەزاران ساڵ بمێنێتەوە. ئەگەر بارودۆخی بۆ لە بار بێت ئێستا هەندێک لەو زانیاریانی کە بە دواچوونیان کردووە ینی لەسەر ڤایرۆسەکان چوون لە متەحەجراتەکان ئەو ڤایرۆسانەی کە بە دۆخێکی با بڵێن گونجاو دۆخە ژینگەیەکەی گونجاوە ینی دوای 1000 ساڵ ئەتوان بێنن بیخەلەوە کار. کەواتە مانەوەکەی ئەلێرا ئەبێ ئێمە هەڵوێستێ بکەین کاتێک کە باڵێن مردوویەکمان لێ ئەمرێت بە هۆکاری ئەم نەخۆشیە یان لە ڕاستیە وا پێویستە کە ئەو جستەیە بە هەش شێوازێ بێت لەم ڤایرۆسە ئەو کە جستی ڤایرۆساویە کۆتایی پێبێنرێت ینی ڤایرۆسەکان لە ناو ببرێت نەوەکو من ئەم ئینجستەیە بە ڤایرۆسەوە خۆن ناو ئەو خاکە چکار ڕۆژێ لە ڕۆژان لەوانەیە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی ئاوی ژێرزەویە جارێککە بێتەوە زیینو بێت. باشە دکتۆر پێشەی کە بچیتە سەر بەڵگەکە مانەوەی ڤایرۆسەکە لە هەوای لە شوێنی داخراو یاخود لە شوێنی کراوەیە فەرقی هەیە؟ لە شوێنی داخراو زۆر مەترسیدارترە بە تایبەتی ئەگەر قەبارەی ئەو شوێنە داخراوە کەم بێت هەتا قەبارەکەی کەم بێت کەس ئەو کەسانی کە توژبوون ینی توژبوون بەم ڤایرۆسە بەردەوام ئەم ڤایرۆسە لەگەڵ هەناسەکان دەرئەچێت تێکەڵ بە هەواکە بێت. تێکەڵ بە هەواکە بێ ئەلچێ بە شتەکانەوە لە هەواکەشا بۆ ماوەیەکی کەم ئەتوانێت بمێنێتەوە. بۆیە وا پێویستەکە حتا ئەو جێگەیانەی کە ئەم نەخۆشیانەی لێ نەخۆشی توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا هەواکەی لەژێر سیستمێکی ینی باڵێن تەندروست بێ بۆ کۆنتترۆلکردن ینی بەردەوام هەوای تازە بێت و ئەو هەوایی کە لەو جێگەیە بوونی هەیە کاتێک کە کرایە دەرەوە لە ڕێی ساحبەیەکەوە یا سیستمێکە ڕاستەخۆرە نەکرێتە ناو هەواکەوە بەڵکو بە دەکتێک وەکو دەکتی موبەریدە بکرێتە ناو پێکاتەیەکەوە پێکاتەیە یا ترشێک یعنی یامادێکی بکوش بۆ ڤایرۆسەکە بۆ ئەوی ڤایرۆسەکە تۆ نەکەیتە ناو هەواکە. هیوادارم لایەنە پەیوەنددارەکان ئەم بابەتە بە هەند وەرگێ و من هەر لە سەرەتایی سەرهەڵدانی ئەم ڤایرۆسە لە واقعەکە خۆمان یعنی بۆ بابلن لیژنەی پارێزگام نارکۆم دام لێوێ وتم ئەم ڤایرۆسە بە هەوا ئەجوێسێتەوە لەو کاتێککە باشە کەواتە دکتۆر هاوڵاتیان بترسن کا ڕۆنە دەرەوە؟ بەڵێ هاوڵاتیان پێویستە ینی ئەگەر لە شوێنەکە کراوە بێت زۆر جەنجاڵ و قەڵەباڵغ نەبێت یعنی بۆ یەکێک لەو بابلێن ڕێنمایانەی کە جەختی لەسەر ئەکە ئینسان لەم کات و ساتا ڕوو لە شوێنی قەڵەباڵغ نەکات و لە کەس نزیک نەبێتەوە ینی کە نایناسێت نازانێت ئەم کەسە هەڵگرە بۆ ڤایرۆسەکەی هەڵگر نییە چکە حتا ئاماژەشم بۆ کرد ینی پێویستە نێوان مرۆڤێ بۆ مرۆڤێ لە کاتی ئاخاوتن بەرهانی کەمەوە 2 متر بێت 2 متر بێت تاوەکو لە پرشکەی دەمی ئەو ئینسانە کە دەرئەچێ بە بەزەخت دەرەچێت ینی ئەم پرشکە بەم ئینسانە دانیشتە ئێمە 2 متر نابێت نەخێرم ئەم دانیشتە 2 متر نابێت ینی وا پێویستە کات بۆی کەینسان بەڵام لە شوێنی داخرا و چەندی پێئکرێت ئەمڕۆ مرۆڤ کە چوە ناوی بە ماسکەوە بچێ بە دەستکێشەوە بچێ و تەنانەت کڵاویشی لەسەر بێت چکە مەسەلا تۆ دەمام کردووە ئەیکیت بەڵام ئەگەر هەر لەسەر سەرن نیشت و دەستێک کە دێنا بەسەرتا دەستە دێنا بەسەردا لەسەر تەوە گوێزیتەوە بۆ دەمونوتت کە ئەمە دەرچەی سەرەکیە کە ئەم ڤایرۆسە تێکەڵ بە جەستت ئەبێت بۆیە ینی پێویستە کە ینی هەوای ئەو جێگەیانەی بابلێن کە نەخۆشەکانی ڤایرۆسیتیایە هەواکەی بەردەوام بە ساحیبە دەرکرێتە دەرەوە کاتێکیش دەرئەکرێت نابێ ئەم هەوایە بکرێتە هەوا ئەمبێنتی عام کە خەڵک هەڵێ ئەمشێت چکە وەکو ئاماژەم پێکرێت ئەم ڤایرۆسەکە جوڵەی هەوا بێ ئەتوانێت یعنی چەند مەترێکی درێژخایەن بڕوات. باشە دکتۆر یعنی پێوتەکانی بەڕاستا بێ ئەگەر لە کۆڵانێکا توشبووی کۆرۆنا هەبێ بێ دراوسەکانی بترسن بێگومان ئەبێ دراوسەکانی بترسن یاکەوێتە سەر ئەو مەودایە چکە هەروکو بەڕێسم وت کاتێک حسابم بۆ قەبارەی ئەم ڤایرۆسە کردبینیم قەبارەکەی لە بینی دەوری 8 مایکرۆن بۆ 10 مایکرۆن و لە 10 دەرەچێت و 8 بۆ 10 بە پێوەری ئێمە کە من پسپۆرێکم هەوایە کاتێ بە دوواچوون بۆ تەنۆچکەکان ئەکەین ئەتوانێت ڕێ هەتا تەنۆچکەی 10 مایکرۆمیتری لە هەوا بوونی هەبێت بەڵام بۆ مەودای کەم و زوودا ئەبارێت و ئەکەوێتە سەر زەوی یعنی کە کەوتە زەرزەوی ئەگەر هات بارودۆخی ژینگەیی تند نەبێت لە ئاستیایە تشکی ڕۆژ بەهێز نەبێت پلەی گرما زۆر بەهێز نەبێت ئەم ڤایرۆسە ئەمێنێتەوە ینی ئەم ڤایرۆسەوەکو پێم وتیت بە دۆخی ناو زیندویی ئەمێنێتەوە نەک بە دۆخی لە ناوچووی لەبەرەوە هیوادارم هاوڵاتی خۆشەویست ینی بەم بابەتە ئاشنا بێت ینی ڤایرۆس بە 3 دۆخ
بوونی ئەبێت دۆخی زیندوی کاتێکە لە ناو خانەکانی جستە ئیشی دژواری خۆی ئەکات نازیندوی کە ئەکرێ بە 1000 ساڵ وەکو خۆی بمێنێتەوە بەڵام ئەمە بەڵگەنیە بۆی کە مرد بێت و لە ناوچ بێت نە یعنی هەر کاتێک تێکەڵ بە جستەیەک بووە شوێنی خۆی دۆزیەوە چۆن ناو هۆستەکەی خۆی ئەو کاتە جاریشکە ڕێئەکتیڤیشن ئەکات و کاری خۆی ئەکات وەکو لەم توێژینەوە زانستی ئاماژەی پێکراوە حەزەکەم ئەمە توێژینەوەی زانستیە کە لە ساڵی 2007 کراوە هەر لەسەر کۆرۆنا ڤایرۆس کە ئاماژیان بەچی کردو تایتڵەکەڵێ ئیمەرجین ئەن ڕیئیمەرجین ئینفێکشن ینی با بڵێن ئەوەی کە ڕووی دروستی کردووە و دووبارە سەر هەڵدانەوەی بۆ ئەم ڤایرۆسە کە لە 2007 لەسەر کۆرۆنا ڤایرۆس ئیش کراوە ینی ڤایرۆسە ئەوە لەبەر ئەوەش بوو ناوێن ناکۆڤیدی 19 ینی جارێککە لە ساڵی 19 سەری هەڵایەوە باشە دکتۆر پێشێک کە بچیتە سەرەوە لە خاکە چەنەمێنێتەوە ئەکرێ وەکو بەڕێستم وت ینی طبی ئەمڕۆ مرۆڤ شەڕانگێزە هەر مرۆڤ خۆی بە دوای چەکی بایۆلۆجیا چووە بە دوای چەکی بایۆلۆژیا چون بە دواچوونیان کردووە لەسەر ئەو متەحەجراتانەی کە هەزارەها ساڵ عمرێتی هەزارەها ساڵ عمرێتی بە دواچوونیان کردووە مەسەل لەو سەردەمانی کە ڤایرۆس هۆکار بووە بۆ کوشتنی ژمارەیەکی زۆر لە خەڵک هەستاوان بە دواچوونیان کردو بزان ئەم ڤایرۆسانە جاریشکە ناهێننەوە دەریان ناهێن و بیان خینەوە بواری ئیشکردن بۆ خواستە دژوار و نالەبارەکانیان کە با بڵێن چی بایۆلۆجیە لەبەرەوە ینی ڤایرۆسی سەدان هەزار ساڵ لەمەوبەر بە دواچوونیان بۆ کردووە بەڵام ڤایرۆسە ئەگەر بە بار و دۆخێکی ژینگەی گونجاو بمێنێ بۆ مەودای درێژخایەن ئەمێنێ و لە ناو ناچێت نەچووە ئەو کۆڤیدە لە 2007 تا ئیشی لەسەر کراوە کەواتە سەری هەڵاوەتەوە بەس بەداخەوە ئەڵێم لێرە کەسانی ئەکادمی و کەسانی زانستی و کەسانی پسپۆر ئاگاداریان لەسەر ئەمە کرد لە 2007 ئاگاداری حکوومەتەکانیان کردو لەسەری و هەر ئەو دکتۆرە و دکتۆر لیوینک ئەم دکتۆرە ینی کە یەکەم کەس بوو هەستی بەبوونی ئەم ڤایرۆسە کرد لە سین و ئاگاداری حکومەتی کرد وتی ئاگاتان لێبێت ینی پەتایەکی تازە هاتوۆتەکایە و پەتایەکی ڤایرۆسی تکا ئەکەم ینی کاری پێویست بۆ خۆپارێزی بکەن ئەم ئینسانە ڕوبەڕووی سزا بۆ گرتیشە و دوایی خۆشی لە حوتی دوو بەم ڤایرۆسە جانی لە دەچوو دوای ئەوە سیاست مەدارەکان اینجا هاتنە سەر خەت و ینی بابێن کەوتنە هۆشداری بەس ئاگاداری وڵاتانیان لەسەر نەکرد. باشە دکتۆر یەک پرسیاری تر لەسەر خاکەکە ئەگەر توشبوویەکی کۆرۆنا بڵێ گیانی لە دەستدا بێت و نێژرا بێ و ماڵ نزیکی ئەو قەبرستانە هەبێت تا چەند مەترسی هەیە بۆ ماڵەکانی دەوروبەری یعنی ئەم ڤایرۆسە وەکو بەڕێستم وت ئەگەر بار و دۆخ ژینگەیەکەی لەبار بێ ئەتوانێت هەزارها ساڵ بمێنێتەوە ئەم ڤایرۆسە تەنها ئەمێنێتەوە ڕەنگە ڕۆژ لە ڕۆژان ئەو زەویە بکرێ بە زەوێکی ینی با بڵێن جادوبان و با بڵێن منشەعاتی لێ بکرێت ڕەنگە ئەم ڤایرۆسە دەرکەوێت و بێت و جاریشکە بێتەوە ینی کار و بێتەوە مەیدان بۆ ئیش لەبەرەوە وا پێویستەکات ئەو کەسانی کە بەم ڤایرۆسەکیان لەدەستیان و هەوای ئەو جێگانی با بڵێن ئەم کەسانی لێ تێکەڵ بە هەوای گشتی نەکرێت ئەگەر هات سیستمی با بڵێن کۆنتترۆلی هەوایان نەبوو ئێستا خستەخانەی شار هەوایەت سیستمی ئەو سیستمی بەس لە خستەخانەکانی ترەگەرم نەخۆشانە خست خران مەفۆ پێویستێکە لە ینی پەیوەنددار ئاگای لەمە بێ هەواکە بە ساحبە نەکاتە دەرەوە مەفروزە بە دەکتێ بیکاتە ناو با بڵێن تشتێک لە دیتۆڵە لە مادەیەکە لە ئەسیدێکە یعنی ئەوانەی کە دیناتوریشن بەم ڤایرۆسە ئاکات بیکاتە ئەو بۆی لە ناو ببرێت بیخێنە دۆخی سێهەمەوە ئەمە حاڵێکە بێ ئەگەلێبن دوایەوە خاڵێکی گرنگی تر کە هەر خۆم یعنی پێش 20 ڕۆژ ئاماژەم پێکرد ئەم ڤایرۆسە لە ڕێگەی پیسایش سەرچاوەکان وەکو دکتۆر پاتریک ئەڵێ ئەگوێزرێتەوە یعنی چکە تەنها ناچێتە ناو کۆندامیان ناسەوە و کاتێک ڕەنگە بە کۆندامی با بڵێن هەرسکردنی مرۆڤیش تێپەڕێ و دەرباز بێ و بەڵێ دکتۆر پزیشکەکان باستەواکەن کە ئەم ڤایرۆسە توانای بەرگەگرتنی ترشەڵۆکی گەدەشی هەیە لەبەر ئەوەی کە ترشەڵۆکی گردە هەتا پێچەکەی تا دووە یعنی ئەگەر بەرگەی ئەوە بگرێت کەواتە کە چۆن ناو ئاوی زێرابەوە ڕەنگە ئەم جارە لە ژێر تەلەکانەوە ڤایرۆسە بۆ خەڵک بێتەوە وەکو چۆن یعنی تۆ تەلبەنگێکی بەعاست بۆ خەڵک بۆی کە لی دەربازە بێ بەس هەندێکی لە ژێر تەلەکەەوە خۆی دەربازەکە ئەم ڤایرۆسە کە کاتێک کە تۆ
با بڵێن ڕێی پیساییەوە دەرچوو تێکەڵ بە ئاوی زێرا بوو ئاوی زێرا تێکەڵ بە ئاوی تانجرۆ ئەبێ لای ئێمە و کشت و کاڵی پێکەین لەوانەیە هەندێک جار ئەو ژووتیارانێکە ئەم ئاوانە بەکارێن و لەم ڤایرۆسی تێ توش بن ئەو کاتە یەم بە دواچوونیان کردووە بەس بە دواچوونی ئەو کەسانە ناکەن کە هەڵگری ڤایرۆسەکەی بەس بە دواچوونی ئەو کەسە ناکە کە توش بۆ ڤایرۆسەکە ئەکاتە ئاوی زێرا بۆ جارشکە لە ڕێی ئاوەکەەوە تێ ئەیهێنێتەوە سەر مەسرحی ئەحداس دەستەکان لە خۆش بێ دکتۆریان ئەچینە سەر باسی پیسبوونی ژینگە بەڵام وچانێکی کورت وەرەگرین و بەرداوامی. بەڵێ عزیزان لە گفتوگۆکانمان بەردەوام بین و ئەگەڕێمەوە لای دکتۆر ساڵح بۆ درێژەدان بە گفتوگۆکەمان. دکتۆر پێم خۆشە باسێک لە پیسبوونی ژینگە بکەین بە کورتی و هۆکارەکانیشی چین. بەڵێ بێگومان پیسبوونی ژینگە ئێمە تەبیعی کات پیسبوونی ژینگە باسەکەین پیسبوونی ئاوت هەیە خاکت هەیە هەوات هەیە ژاوەژاوت هەیە گەرمیت هەیە تیشکت هەیە ئەمانە هەمووی جۆرەکانی یعنی پیسبوونە. هۆکارەکانی بۆ هەر جۆرێک لەم جۆرانە هۆکاری خۆی هەیە. بۆ نمونە مەسەلە بۆ ئاو هۆکاری خۆی هەیە بۆ هەوا هۆکاری خۆی هەیە بۆ خاک هۆکاری خۆی هەیە و ئەکرێ هەندێک لە هۆکارەکان و لەسەر چاوەکان بۆ هەندێک لەم ڕەگەزانە هاوبەش من. ئێستا بۆ نمونە بۆ پیسبوونی ئاو و خاک و هەوا بەگشتی کاتێکە ئێمە باسی لەکەین و بە تایبەتی هەواکە گەورەترین ینی کێشەیە ڕوویەوە یعنی ئەو دەرهاویشتانەی لە با بڵێن پیسبوونی هەوا ئەکەوێتەوە و کەوتوتەوە کاریگەریەکانی زۆر لە کاریگەریەکانی کۆرۆنا ڤایرۆس زیاترە. بەڵام بابێنە سەرەوەی کە چی هۆکارە بۆ پیسبوونی هەوا. یەکێک لەو سەرچاوانەی کە هەوا پیسەکە ئۆتۆمبیل. ئۆتۆمبیل یعنی زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیل ئێستا لە ساڵی 1950 ژمارەی ئۆتۆمبیل لە جیهانە 50 میلیۆن بوو. ئێستا کە مەزەندە ئەکرێ بە پێی مەزەندەی ڕێکخراوێک ژمارەی ئۆتۆمبیل نزیک بوو بێتەوە لە دەوری يعني 2 مليار ئۆتۆمبیل هەل لەم شاری سلێمانە 2 مليار ئۆتۆمبیل ئەگەر تۆ حسابی بۆ بکەیت و لێگانەوەی بۆ بکەیت هەموویان تاوەکو ئێستا زۆرینەی بە سوتەمەنی نەوتی ئەسووتێت و ئەم سوتەمەنی نەوتیە خۆی هەر لە هەڵکردنی و دەرهێنانی
چەندەها سەرچاو و هۆکارە بۆ پیسبوونی ئاو خاک و هەوا یعنی دکتۆر زیادبوونی ژمارەی دانیشتوانیش لەسەر هەساری زەوی بۆ خۆی هۆکار نییە بۆ بەپێی توێژینەوەیەک باسەوە کراوە کە لە ماوەی سەدەیەکە 5 ملیار کەس زیادی کردووە لە ماوەی تقریبا ئەگەر ئێمە بگەڕێن بە ساڵی بزر 1900 لە 1900 ژماری دانیشتوانی سەر هەساری زەوی ملیارێک و 600 ملیۆن بووە بەڵام لەم کاتە ئێستا حو ملیار و 600 ملیۆنی تێپەڕانەوە کەواتە لە ماوەی ئەم 120 ساڵەتە تقریبا نزیکەی 6 ملیار و 100 ملیۆن زای کردووە ئەم بەشەرانە کە زیاکە بەشەر مرۆڤ بوونەوەرێکی زیندووە و کاتێکیش یعنی لە ڕوانگەی ژینگەوە پەیوەندی مرۆڤ و ژینگە پێناسە کراوە بە سێ جۆر پێناسە کراوە سێ قوتابخانەی جیاواز هەیە بەڵام من ئەو سێ قوتابخانە لەم کاتە لەگەڵ هیچ کام لە قوتابخانەکان و مرۆڤ دائەنێن بە بوونەوەرێکی سەرکێشی زیادە ڕەوی بێخەم بە ژینگە و بە ڕێگەزەکانی و بە دەرامەتەکان بەبێ ئەوەی یعنی هیچ لێکگانە و حسابێ بۆ ئەم سیستمانە بکات بۆ بەرگەکانی هەساری زەوی کە 5 بەرگە یعنی خاکە ئاوە هەوایە بەرجی زیندووە کە خودی خۆ مرۆڤەکەیە لەگەڵ بەرجی کرایۆسفێر کە بەرجی بەفرینە هیچ حسابی بۆمان نەکردووە سەرە ڕۆیی کردووە بە ئارەزووی ئارزومەندێتی خۆی تا بەو ئاستە گەیشتووە کە لە با بڵێن کۆبوونەوەی لووتکەی کەش و هەوای سەر بە نەتەوەیەک گرتووەکان ئەنتۆنیۆ گوتەر کە ئەمین عامی ئومەی متحیدەیە یعنی هاواری کرد بۆ سەرۆکی وڵاتەکان وتی سەرۆکی وڵاتەکان هەتا ئێستا ئێمە 26 یعنی ئێستا حالێن ئەم ساڵ دانیشتنی 26مین ئەکرا هەتا ئێستا 25 جلسەی با بڵێن پێوەست بە کەشوهەوامان کردووە بەڵێ لەم 25 لە دوانیانە لە 1990 کە اتفاقی کوێتۆی تیاکراوە لە 2015 کە اتفاقی پاریسی تیاکرا کۆمەڵێ بڕیاریە بەڵام بڕیاریەکانتان هیچ نەچوە بواری جێبەجێکردن و هیچ هەنگاوێکی کردداری بۆ نەدرا باشە دکتۆر کۆمەڵەی جیبیست تا چەند گرنگی بە بواری ژینگەیەوە کە یەکێک لەو بابەتانی کە گرنگی پێیا لە کۆبوونەوەکانیانە کەش و هەوایە بەداخەوە ئەڵێم تاوەکو ئێستا وەکو پێویست هەنگاوی تەندروست و کارانە ڕاستە با بڵێن کۆمەڵی ئەوروپی لایەن خوانەوە ئەوان هەندێک محاولیان کردووە بەس ئەو وڵاتە زلهێزانی وەکو مەسەلە ئەمریکایە سینە پاکستانە مەسەلە ئێرانە ئەمانی کە لە سا 1960 ئیمیشینی دەرچە گازیەکانی هۆکار بە غازی قان و پلاستیکیەکان ناوزەند دەکرێن یعنی تقریبا لە سا 1960 نزیکەی 7 وڵاتە ئەم وڵاتانە وەکو سین بوون ئەمانە وەکو پێویست هەنگاویان نەناوە حاڵەکە گەیشت بەوەی کە داوای کرد تکای کرد پاڕایەوە وتی بۆ 2020 بۆ نیویۆرک کە هاتن بۆ ئەوێ بە هەنگاوی کردداریە وەرن و تەنها خۆتان مێن وەکو نوێنەری حکوومەتەکان وتی با نوێنەری حکوومەتە جیەکانیشتان لەگەڵا بێ با ڕێگەزی ئافرەتتان تێبێ ڕێکخراوەکانتان تیابێ کەرتی تایبەتتان تیابێ با هەموو پێکەوە ئەم لایەنانە دەست لە ناو دەستنین خزمەتی ژینگە بکەین چکە پلەی گەرما بۆ نمونە لە جەمسەری باکوور سێ پلەی برزبوونەوەی تۆمار کرد لە وەرزی زستان ئەمە گەورەترین کارەساتە یعنی کە لە جەمسەری باکوور سێ لە تۆمار بکات و لە چەندەها وڵاتی تر ڕیکۆردی تازە کرد بۆ پلەی گەرما وەوتی ئەم ڕیکۆردانی کە کراوە ئەمە ینی کۆتایی نییە بڵێ تر لەم لوتکە ئەوەستێ بەڵکو ئەمە پلەی گەرمی تری بەدوایە تکا ئەەکەم ینی خەم لە ژیگە بخۆم بۆ 6 تەوەر یەکێک لەو تەوەرانە وتی ئێمە ڕوو بکەینە وزەی خاوێن بۆی کە بتوانین لە ماوەی 10 ساڵی داهاتووە لە سا 45 ئەم گازانە کەم بکەینەوە و بۆ 2005 هەر لەسەر وتانەی بەڕێز دکتۆرم بەیانێ بابەتێکم بینی باسی لەواکە کە ئەیوت وڵاتی ئەمریکا یاخود هاوڵاتیان لە ئێستا کەوتونە تا هەوڵدان بۆ کڕینی ئۆتۆمبیلی کارەبایی دکتۆر ئێستا گەر باسێک لە کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا بکەین لەسەر ژینگە بزانیت چی کاریگەریەکی هەبووە تا چەند توانیوێتی ژینگە پاک بکاتەوە طبعا کاریگەریەکانی مەسەلە لایەنی پۆزیتیڤی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژینگە ینی ئەوەی کە بە 107 وڵاتی عالەم نەکرا بە زلهێزەکانتەوە بە باڵە دەستەکانەوە لە ماوەی مەسەلە ئەم 200 ساڵی دوای شۆڕشی پیشەسازی ڤایرۆسی کۆرۆنا بەو بچکۆلەی خۆی قەپارەکەی کە بە مایکرۆمیتر توانی جەبەروتی خۆی لەسەر ئیرادەی هەموو وڵاتەکان فەرز کرد وەکو بەڵگە بۆم حاڵە ینی شاری سین
ئێمە ئەگەر بین بە دوواچوونکەین لەسەر پیسبوونی هەوا بنەمایەکمان هەیە کە ئیندێکسی پێوتێ ئێرکواڵتی ئیندێکس لە هەندێک شاری سین ئێرکواڵتی ئیندێکس گەیشتبوو بە 500 طبیمە پۆلێنی هەیە ئەم هەوایە ینی پێتەڵێ بەڕقم پێتەڵێ ئەلێگەر ڕقم 125 و هەواکە باشە ئەگەر ڕقم با بڵێن 125 بۆ 250 بوو هەواکەمان ناوەندی کواڵتەکەی ئەگەر 250 بۆ 375 بوو هەواکە ئەمە مەترسیدارە بۆ کەسانی هەستیارن حساسێتن ئەنجا چوارەم ئەم هەوایە ناتەندروستە پێنجەم کە لە پێنسایە سەر و پێنسا هەواکە زۆر ناتەندروستە لە زۆر وڵاتی چین و بە تایبەتی شاری وان ئێر کوالتی ئیندێکس گەیشت بوو بە 500 گەیشت بوو بە 500 لە مانگی 1 و 2 ساڵی 2019 ئەمە ناسا ڕسمەکانی بڵاو کردەوە من لامە بەڵام لە ساڵی 2020 لە دوای ساڵێک دوای ساڵێک هەر ئەو جێگایانە ئەو ئیندێکسانە لە 500ەوە هات بۆ 125 بۆ 250 یعنی کوالتی هەواکە بوو بە باش بۆ مام ناوەندی یعنی ئەم ڤایرۆسە توانی یعنی لە ماوەی ئەو ماوە کەما یان ماوەی 2 مانگ 3 مانگی سەر هەڵدانی چکە بەش مرۆڤایەتی لە هەموو چالاکیەکانی خست لە چالاکی پیشەسازەکانی لە هاتوچووی ئۆتۆمبیل یعنی تۆ تەسەوەر کە 2 ملیۆن ئۆتۆمبیل ئەگەر یعنی ملیۆنێک 2 ملیار عەفوەن لەم کاتا لەسەر مەسارەیە بوونی هەبێت ئەم 2 ملیارە گەر ملیارێکیشی لە هاتوچووە بێت ئەبێت چەند بابلین گازات تێکەڵ بە بەرگە هەوا بکەن و تێکەڵ بە خاکن تێکەڵ بە هەواکەن ئەنجا کارگەکان دەرهێنانی ئەم وزەیە ئەنجا چالێکی ئەکرێت بڵین ئەو وڵاتانی کەلانی پیشەسازیان پێشکەوتووە ژینگیان پیسترە بێگومان طبی یاری ئەگە تۆ بچیتەوە بۆچی یاسای پاراستنی ژینگە لەوانەوە سەری هەڵوە چکە کارەساتەکە ینی بە ئاستێک بوو بە ئەندازەیەک بوو ینی کە لە حساب و تەسەوریانە نەبوو وەلو ینی سەرمایەدارەکان هەموو کاتێ هەوڵیان ناوە ئەمانە چاواشەکاری یان بکەن لەسەر ئەم بابەتە و پیسبوونی ژینگە و کاریگەریە دەرێنەکانی لەسەر لایانی تەندروستی ئەمە هەوڵ و ینی تەقەلای بەردەوامیان بوو بەڵام لە هەندێک کاتە حاڵەکە گەیشتۆ بەوەی ترکە نەخواز ینی ناتوان بابلن بەردەپۆشیکەن بۆ نمونە لە وڵاتی بریتانیا هەر لەم لەندەنە لە ساڵی 52 بۆ هۆکاری ینی بابلێن زیابوونی 2 گاز لەناو بەرگە هەواکە گازێکیش گازی SO2 دۆمۆکسیدی کبریت لە بەرجی هەوا چکە هەڵوزیانە سووتان لەگەڵ بابلێن هەڵمی ئاوی زۆر بوو بابەتێکی پێکێنا ناوێن ناسمۆک ئەم سمۆکە لە ماوەی 2 هەفتە 8,000 کەسی کوشت هەر ینی بەند و پێکاتێ کەواتە هەموو کاتێک کاریگەریەکانی پیسبوونی ژینگە کاریگەریەکانی پیسبوونی ژینگە لەسەر ینی پیسبوونی ژینگە لەسەر لایانی تەندروستی بۆ زۆر زیاتر لەوەی کە کۆرۆنا ڤایرۆس کردێتی بەس ئەوەی کۆرۆنا ڤایرۆس ئەوەیە کە لە تەمەنێکی کورت تا ئەگەر ینی هەڕەشەکە گەورە بێ و تایبەتی لەسەر بە تەمەنەکان کە بەرگری جستیان تۆکمە نەبێت یان لە ماوەیەکی کورتە کۆتایی بە ژیانێنێت بەڵام ئەمەی وتەنها یەک ئەندامیش لە ئینسانە تارگێتە ئامانجەکە تەکیدی لەسەرگا ڤایرۆسەکە کە ئەندامی هەناسێ بەڵام دکتۆر ژینگەی کوردستان لە چه ئاستێکە ئێستا بە بەراورد بە ناوەڕاست و خوارویێرە ینی هەرێمی کوردستان تا حدێک ینی با بڵێن ڕێکخراوەکان میدیاکان ڕۆڵی گرنگیان هەبووە بەڵام وەکو پێویست لە دەستگا ئاکادیمیەکەمانە ینی وەکو پێویست کاری بۆ نەکراوە بە داخشەوە لەمە تا ئێستا لە زانکۆی سلێمانی کە هەفتا بەشی تایە بەشێکی ژینگەیتیانە ڕەنگە یعنی لە بەشە جیاوازەکانە لە بایۆلۆجی مثل لە کشتتوکان لە هەندێک بەشی تر کۆمەڵی مامۆستا پسپۆرەکەیان خوان بە ئاراستی ژینگە بردوێ بەڵام وەکو پێویست ینی خەمخۆنی دکتۆر کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەرێمی کوردستان چۆنە بینی کاریگەری ڤایرۆسی کۆرۆنا لەسەر هەرێمی کوردستان زۆر ینی بە باش ینی الحەمدلله لێرە ینی با بڵێن مردن بەو هۆکارە ینی زۆر سنووردار بوو ئەوانش کە ژیانیان تیا چووە چەندەها گرفت و باڵێن نەخۆشی تریان هەبووە ئەبینی خێزانەکانی بەیەک شاد کردوێتەوە لە ڕۆژینگەیەکە شێوانەیە دکتۆر لە هەموویەکەوە لە ژینگەی پاک کردوێتەوە ئێستا بڕۆ لە بەری گۆیژەوە سەیری بەری گڵەزە دەبکە بە چاو ئەبینیت ئەم کەش و هەوا و دۆڵ و هەردووت ئەڵەی بەهاتویت ینی بە زاهی و سابوون و تایت پاک کردوێتەوە ئەبینیت ئەم هەوایەت سافە ئەبینیت ینی جەستەی مرۆڤەکان ینی با بڵێن ئێستا زیید بۆتەوە زیندوو بۆتەوە چکە ینی
ئەم پێکاتانی کە تێکەڵ بە بەرگە هەوا ئەبێت لە دووکەڵی ئۆتۆمبیلەکان لە کارگەکان هەمووی جێگرەوەی ئۆکسسیجین ئەبێت ینی لە باتوی مەسەلە ئۆکسسیجین چێ دەجستێتەوە ئەم پێکاتە پیسکەرە دەست خۆش دکتۆر پێت خۆش بوو پێشان زانیاریەک لەسەر ماسکی N95 بیت پێم خۆشە زانیارەکە بیت بە ئێمەش و بە بینەرانی زین ئەو زانیاریە چێ لەسەر ماسکی N95 ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانێت ماسکی N95 ببڕێت بەڵێ بەداخەوە ئەڵێم هەتا ئێستا چی لە میدیاکان لەسەر N95 باس کرا ئێستاش نەیانتوانی بە شێوەیەکی تەندروست و ڕاستی پێناسی ماسکی 95 کرد ماسکی 95 بریتێ لەو ماسکەی کە توانای گرتنی ئەو تەنۆچکانەی هەیە کە هەتا پوین 3 مایکرۆنە هەتا پوین 3 مایکرۆن لە سا 95 ئەگرێت یعنی پوین 3 مایکرۆن ینی ئەکاتە تقریبان 300 نانۆمیتر بەڵام ماسکەکانی تر ئەو توانایان نییە لەبەر ئەوە ئەجا بۆ پزیشکەکانیش ینی ماسکی N95 ئەگەر نەبێت کێشە نیە چکە ئەم ڤایرۆسە قەبارەکەی گەورەیە قەبارەسەکەی هەتا تقریبان 8 بۆ 10 مایکرۆنە 8 بۆ 10 بە چەند جارەی پوین 3 ماسکی 95 توانای هەیە کە ئەو تەنۆچکانە بگرێ قەبارەکان پوین 3 مایکرۆنە ئەمە طبیعی هەندێک تەنۆچکەی ورد هەیە هەندێک ڤایرۆسی احتیمالە وردتر بێ ئەبێ ماسکی پزیشکی بۆ بەکاربێنە کە پێوتێ N95 بەداخەوە ئەڵێم هەتا ئێستا لە میدیاکان نەمبینی کەسێک بەڕاستی پێناسی ماسکی 95 کە ماسکی 95 ئەو ماسکەیە کە ئەتوانێت لە سا 95 ئەو تەنۆچکانە بگرێ کە قەبارەکان پوین 3 مایکرۆنە هەتا پوین 3 ئەیگرێ بەڵام کەمتر لە پوین 3 نایگرێ درشتر لە پوین 3 ئەیگرێ ڤایرۆسی کۆرۆناش لە پوین 3 گەورەترە دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ ڕێنماییەکانە زۆر سپاس بۆ دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ژینگە سپاسماندومان کردی بەڵێ خۆشویستان ئەمڕۆژ تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆوان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم هەتا سبەینێ و با کۆمەڵێ بەرگۆ بابەتی نوێەوە پێتانەگەینەوە هەر لە ساغ و تەندروست بن خواتان لەگەڵ